يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران خواناساني بريس روجواناني أمتي محمد صلى الله عليه وسلم وتاري أمرمان ككوتا وتاري مانجي بربركة رمضان بناو نشاني بهشت بو همومانا. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە موژدە بە ئیمانداران دەدا، موژدە بە من و تۆی ئیماندار، بە ئێوەی برایان و خوشکانی ئەهلی مزگەوت و تەوحید و یەکتاپەرستی خوا دەدا و دەفەرمێ وأزلفت الجنة للمتقين غير بعيد هذا ما توعدون لكل أواب حفيظ. بەهەش ئامادەکراوە و ڕازاوەتەوە و نزیک کراوەتەوە لە ئیمانداران. ئەمە ئەو پەڕی ڕێز و حرمەتی ئەڵڵایە سوبحانەه وتەعالە لە ئێمەی ئیماندار، واتە ئینسانی ئیماندار ئەوەندە بەڕێزە بەرەو بەهەش ناڕوە، بەهەشت دێ بەرەو ڕووی، خوا بەهەشت لە ئێمە نزیک دەکاتەوە. ئەو بەهەشتە ئامادەکراوە بۆ هەر کەسێک یەکەمیان ئەوواب، هەمیشە دڵی لای خوایە، لە هەموو لەحزەیەکە ئەڵڵای لەبیرە، حەفیظە، ئەو کاتانەی کەوا سنوورەکە قەدەغە کراوەکانی خوای پەروەردگار دێنە پێشەوە نان بەزێنێ و سنووری شەرع تێناپەڕێنێ. سێمیان من خەشیە الرەحمانە بالغەیب، ئەو کاتەی کەس چاوی لێی نییە بەس لەبەر خاتری ئەڵڵا خۆی لە حەرام دەپارێزێ. وجاء بقلب منیب، دڵی پڕە لە شەوق و زەوق بەرەو خوا، هەمیشە گەشبینە بە ڕەحمەتی خوای پەروەردگار. هەر کەسێک ئاوا بێ لە دنیادا کاتێک کە دەچێتە قیامەت و دەچێتە نزیکی بەهەشتەوە پێی دەوترێ ئودخولوها بسەلام، لەلایەن خوا سوبحانەه وتەعالە خۆی فریشتەکانی خواوە پێشوازی لە ئیمانداران دەکرێ، فەرموون ئەوە بەهەشت و کلیلەکانی بەهەشتان بدرێتێ، بڕۆن ساغ و سەلامەت، بەبێ ترس، بەبێ دڵڕاوچێ، بەبێ نەخۆشی، بەبێ پیربوون، بەبێ مردن، بەبێ هیچ ئازارێک لە ژیان ئازارش کە نایبیننەوە. ذلك يوم الخلود، هەمیشە جارێشکە بە زیندوی تیا دەمێننەوە مردنتان بەسەرانایە. لەهم ما يشاءون فيها، لەو بەهەشتەدا هەرچی دڵتان ئارەزوو بکە، هەرچی بە خەتەرەی دڵتا بێ بڵێ ڕۆژێک دەبێ ئەمە هەبێ خوا پێشکەشت دەکا. وەلەدەینا مەزید، لەوەش زۆر زیاتر، ئەوەندەشتمان پێشکەش دەکرێت بەویستی خوا، خۆمان قەت نەمانزانیوە ئەمە هەیە. هەروەها وەلەدەینا مەزید، خوای پەروەردگار هەموو ڕۆژانێکی جومعە نور و جەمالی خۆی نیشانی بەندەکانی دەدا. هیچ لەزەتێکی بەهەشت ناگاتە ئەوەی کە ئینسان بە چاوی سەری خۆی ئەڵڵا دەبینێ سوبحانەه وتەعالە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم موژدەمان دەداتێ، مژدەیە بۆ من و تۆ، بۆ یەک بەیەکی ئیمانداران دەفەرمێ كل أمتي يدخلون الجنة إلا من أبى. هەرچی ئومەتی محەممەد بێ، هەر کەسێک بڵێ من ئومەتی محەممەدم ئیلا دەچێتە بەهەشتەوە. كل أمتي، هەر کەسێک خۆی بە ئومەتی ئەو سەروەرە بزانێ، بڵێ شانازی دەکەم کە ئومەتی محەممەدی مستەفام صلی الله عليه وسلم ئیلا دەچێتە بەهەشتەوە، ئیلا مەگەر کەسێک خۆی نەیەوێ. ئەها دڵنیابن یەک کەسێک لە بەهەشت مەحروم نابێ. ناونیشانی وتارەکەمان بەهەشت بۆ هەمومانە، بەهەشت بۆ هەمومانە، ئیلا کەسێک بڵێ خوایە من خۆم بەهەشتم ناوێ. عەرزیان کرد ئەی پێغەمبەری خوا ئەو نەکبەتە چییە کە بەهەشتی نەوێ؟ فەرمووی من ئەطاعنی دەخەلە الجەنە ومن عەصانی فەقەد ئەبا. هەر کەسێک ڕازی بێ بە خوایەتی خوا و پێغەمبەرایەتی محەممەدی مستەفا و گوێڕایاڵی ئەو سەروەرەی کردبێ دەچێتە بەهەشتەوە. هەر کەسیش ڕازی نەبێ بەوەی کە خوا پەروەردگاری بێ و محەممەد پێشەوای بێ و ئەمر و ئیطاعی پێغەمبەر نەکا، ئەوە خۆی بەهەشتی نەویستووە. هەر کەسێک بڵێ خوایە بەهەشتم دەوێ، خوا پێی دەبەخشێ. دەی خوا ئێمە هەمومان داوای بەهەشتت لێ دەکەین. چەند هۆکارێکی چوونە بەهەشت. خاڵی یەکەم، هەر کەسێک گومانی باشی بەخوا بێ،
سەیری ناو دڵی خۆت کە گومانت چۆن بێ بەرامبەر بە ئەڵڵا خوا ئاوال لەگەڵا دەکا دایمە دڵت پاکەوە بەرامبەر بە خوا بڵێ خوایە من کردەوەکانم زۆر کەمن گوناهەکانم زۆرن بەڵام تۆ ئەرحەم الراحمینی تۆ لێ خۆش بووی خوایە من ئومێدم بە ڕەحمی تۆیە دڵنیام دەمبەیتە بەهەشتەوە خوا دەفەرمێ لە حەدیسی قودسیدا ئەنا عند ظن عەبدی بی بەندەکەم گومانی بە من چۆن بێ ئاوا ڕەفتاری لەگەڵا دەکەم وەڵڵای بڵێ خوا لێم خۆش نابێت لێت خۆش نابێ بڵێ لێم خۆش دەبێت لێت خۆش دەبێ بڵێ بەهەشت جێگامە دەداتە بەهەشتەوە هەمیشە گومانی باش بە پەروەردگارت بەرە دووەمیان هەر کەسێک لە دوای نوێژی بەیانی سێ جار بڵێ اللهم ئینی ئەسئەلوکە الجەنە یا ڕەبی خوا داوای بەهەشتت لێ دەکەم هەر شەرنێ بە عەرەبی بڵێ هەر بە کوردی خۆمان هەر ژن و پیاوێک هەر کوڕ و کچێک لە دوای نوێژی بەیانی هەموو ڕۆژێ سێ جار سەرەتای ڕۆژ داوا لە خوا بکە بڵێ خوایە بەهەشتم لە تۆ دەوێ خوا داوای بەهەشتت لێ دەکەم خوایە بمخە بەهەشتەوە خوا دەفەرمێ داواکەت گیرا بوو کە مردی دەچیتە بەهەشتەوە سێمیان هەر کەسێک لە دوای هەموو نوێژێکی فەرزەوە ئاەت الکورسی بخوێنێ پێغەمبەری خوا موژدەی دەداتێ و دەفەرمێ من قرأ آية الكرسي دبر كل صلاة مكتوبة لم يمنعه من دخول الجنة إلا الموت إمام ابن حبان بصحيح دانا وفرمودك هر کس دوای همون نوێژێکی فەرز کە سەلامی دایەوە ئاەت الکورسی بە جوانی بخوێنێ هیچ شتێک لە چوونە بەهەشت مەنعی ناکە ئیلا مردن نەبێ واتە کە مرد جێگەی بەهەشتە هەمیشە لە دوای نوێژە فەرزەکانتەوە بەڕێگاشەوە بێ ئاەت الکورسی بخوێنە خاڵی چوارەم هەر کەسێ لە دوای دەست نوێژەوە خۆی وشک نەکاتەوە و تێنەپەڕێت تا چەند ڕکاتێک دوور کات بەلانی کەمەوە سونەتی دەست نوێژ دەکات نوێژی بەیانی بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو فەرمودەکە لە بوخاری و موسلیمە هاتووە چووە مزگەوتەوە لە دوای نوێژی بەیانی بانگی بیلالی حەبەشی بانگ دەرا دەنگ خۆشەکەی مزگەوتی پێغەمبەری کرد صلی الله علیه وسلم فەرمووی یا بیلال حەدیثنی بئەرجە عەمەل عەملتەه فی الئیسلام ئەی بیلال کردەوەیەکم پێ بڵێ کە زۆر دڵت پێی خۆش بێ لە ئیسلامەتیدا ئەنجامت دابێت دڵت بە چ کردەوەیەکت زۆر خۆشە فإني سمعت دفا عليك بين يدي في الجنة والله أمشوا لبهشتا بوم جم لخشبي بيلا وكانت بولا بردما لبهشتا درويشتي سبحان الله إنسان بقات أورادي لبلا كبيغمبري خواب فرمي هشتا نمردو يروح لبهشتايا أي بلال أمشوا جم دف يعني أو بالة بيك بالنديك بالكاني ليك داوي هستا قاتي لسر زاوية جم لخشبي بيلا وكانت بول لتبي بيد بوك لبهشتا لبردم ما درويشتي أوج عرضي كر أي بيغمبري خاص صلى الله عليه وسلم والله كردويشي واشق نابم زيات لما ظلم بي خوش بي من حر وقت دزنيش دقرم لحر ساعاتك الشو روجا بي ناروم تينا برم خوم مشقناك موا إلا صليت بذلك الطهور ما كتب لي أن أصلي حتى أوندي خواب نسيبي كاوي أرمتيم دا بودز نيجن يجي سنة دكم بويا حد وقت دز نيجد غير إلا بلاني كما ودور كا سنتي دز نيجكا بهشتي خواد ومسوغر دبي برزان ما قرصا أما بيمان ناكري أما باروبولي تيدتشي زور آسان خوادي بمان باتا بهشتوا پێنجەمیان من يضمن لي ما بين لحييه وما بين رجليه أضمن له الجنة سرورمان حضرتي محمد صلى الله عليه وسلم دفرمي هر کەسێک زمانم بداتێ بڵێ خوای گیان ئاگام لە خۆم دەبێ لە بینی دوو شەویلەکەمدا کە زمانمە و لە بینی ڕانمدا کە داوێنمە واتە دەم پاک و داوێن پاک بووی لە ژیانە دەم پاک داوێن پاک بژی پێغەمبەری خوا فەرمووی زمانی بەهەشتت دەکەم کە مردی دەچیتە بەهەشتەوە زمانت لە ئاستی خەڵکا بگرە داوێنیشت لە حرام و زینا بپارێزە کارتی چوونە بەهەشتی خوا زمانەکەی لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەرگرە حەقت چێ بەسەر خەڵکەوە قەت باسی گوناهی ئەو عیب و عاری خەڵک مەکە بەڵێم بدە مۆرێک لە زمانت دەبۆ چاکە بەکاری بێنە ئیشی چاکە و زمانی چاک زۆرە بەڵام لە خراپە و بەرامبەر بە خەڵک بیپارێزە دەمی پاک زمانی پاک داوێنی پاک و بە ئەخلاق ژیان زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ چوونە ناو بەهەشتی خوای پەروەردگارەوە شەشەمیان دەمەبۆڵە لەگەڵ خەڵکا مەکە پێغەمبەری خوا دەفەرمێ ئەنا زەعیم بەیت فی رەبض الجەنەة لمن ترك المراء وإن كان محقا لەگەڵ کەسێکا کەوتێ گفتوگۆ کەسێکی نەسەلمێن بوو حەزی بە درێژدادڕی هەبوو ئەشت زانی تۆ لەسەر حەقی بەڵام ئەو نایسەلمێنێ وازل لە بابەتەکە هێنا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لە سەرووی بەهەشتا لە پلە باڵاکاندا لە ناوەڕاستی بەهەشتا کۆشکێکی بەهەشتت بۆ زامنە
واز لە دەمە بۆڵە بێنە کاتی خۆل لەگەڵ ناحاڵیدا بەسەر مەبە. حوتەم ڕێگاکانی بەهەشت و چوونە بەهەشتی خوای پەروەردگار کەسێک برادەرێکی هەبێ لە دنیادا لەبەر خوا خۆشەویست بێ، کەسێک هەڵبژێرە لەبەر خوا لە دنیادا خۆشەویست بێ لە قیامەتە شەفاعەتت بۆ دەکا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ڕۆژی قیامەت خەڵکی بەسەر پردی سیڕاتا تێدەپەڕن، هەیانە وەکو هەورە بروسکە تێدەپەڕێ ئەوەندە کردەوەکانی چاکن لای خوا، هەیە وەکو ئەسپی تیژڕە و هەیە وەکو سواری حوشتر، هەیە وەکو پێدەپەڕێتەوە بە گاگۆڵکێ بەڵام بە سەلامەتی. جەهەنەمیش لەژێر پردی سیڕاتایە بەهەشت لەو بەریەوەیەتی. هەیە ئەم لاولاد ڕکەکانی سەرپردی سیڕات و قولاپەکان دەیگرێ بە برینداری ڕزگاری دەبێ و خۆی دەگەێنێتە ناو بەهەشت. چینی سێم خوا پەناماندا قولاپەکانی جەهەنەم دەیانگرێ و دەیان خاتە ناو دۆزەخەوە. ئەو دوو چینەی کە ڕزگاریان بووە کە دڵنیا بوون لە دۆزەخ پەڕینەوە و چوونە ناو بەهەشتەوە، بیری ئەو کەسانە دەکەنەوە کە لە دنیادا هاوڕێیان بوون، ڕەفیق و ناسیاویان بوون. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی چۆن کەسێک لە دنیادا ئیشێکی لێ عاسێ دەبێ چەند بەدڵ لە خوا دەپاڕێتەوە کە بۆی حەلکە، ئاوا بەقڵ و بەدڵ لە خوا دەپاڕێنەوە یا ئیلاهی یا رب العالمین. من فلان کەسی پیاو یان ئافرەتێک فلان ئافرەتی دەستە خوشکم هەبوو لە دنیادا، خوا بەیەکەوە دەچوینە مزگەوت، بەیەکەوە نوێژ و عیبادەت و تەراویحمان دەکرد، بەخوا ئینسانێکی باش بوو، ڕاستە خوایە گوناهی زۆر بووە، تۆ بۆ خۆت عەدل و دادپەروەری زوڵم لە کەس ناکەی، ئێستا لە جەهەنەمایە و لەگەڵمانە نەهاتە بەهەشت، دەیت خوایە گیان حەز دەکەم لە بەهەشتیشا لەگەڵما بێ، لەبەر خاتری من بیبەخشە. خوا دەفەرمێ بڕۆ دەستی برادەرەکەت بگرێ لە دۆزەخا دەریبێنە لەگەڵ یابی بە بەهەشتەوە. با کەسێکت هەبێ لە دنیادا لەبەر خوا خۆشەویست بێ بەبێ هیچ شتێکتر بەس لەبەر ئەڵڵا، لە قیامەتە ئیماندار شەفاعەت بۆ برای ئیمانداری خۆی دەکا. دێنەوە دەڵێن یا ئیلاهە العالەمین ئەوەی کەوا برادەر و دۆستمان بوو ئەهلی خواپەرستی و یەکتاپەرستی بوو دەرمان هێنا وا لە بەهەشتایە. خوا دەفەرمێ ئەمجارە بڕۆنەوە بۆ بەهەشت، هەر کەسێک بەقەدەر یەک دینارێک بەقەدەر سەنگ و قورسایی یەک دیناری زێڕ مەبەستێتی چاکەی لەم دنیادا کردبێ لە دوای ئیمان لە بەهەشتا بیهەنە بەهەشتەوە لە جەهەنەم دەریبێنن. بیکەوە ناتوانی لە هەموو عمر تا بەقەدەر دینارێک چاکە تۆمارکەی بۆ خوا لە دوای یەکتاپەرستی خوا و هاو بەش بڕیار نەدان بۆ ئەڵڵا بەخوا هەموو کەس پێی دەکرێت. دێنەوە دڵان خوایە گیان ئەوەی بەقەدەر دینارێک چاکەی لەم سەر زەوێدا ئەنجامدا بێت لە جەهەنەما نەماوە. خوا دەفەرمێ بگەڕێن ئەوەی بەقەدەر نیو دیناری زێڕ چاکەی ئەنجامدا بێت لە جەهەنەم دەریبێنن، ئەوانش دەردێنن. خوا دەفەرمێ بڕۆن هەر کەسێ بەقەدەر مسقاڵە زەڕەیەک، زەڕە واتە ئەوەی کاتێ تیشکی خۆر دێتە شوێنێکەوە تەپوتۆزەکەیان گردیلەیەکی بچووک دەبینی، هەر کەسێک لە دوای ئیمان بەخوا و بە پێغەمبەر و قیامەت بەقەدەر مسقاڵە زەڕەیەک تۆی ئەو خەرتەلەیە ئەو تیشکی خۆرەی کە دێتە ژوورەوە لە پەنجەرەیەکەوە ئەوەندە چاکەی هەبێ بیهێنە دەرێ لە دۆزەخ، ئەوانەش دێنە دەرەوە. إن الله لا يظلم مثقال ذرة وإن تك حسنة يضاعفها ويؤتي من لدنه أجرا عظيما. صحابة هم سريان صوما وكياما يعني كسي بقدر مثقال ذرة يكشاكي هبو بيلا دنيا دا خوهر ديبات بهشتوا دستي دقرنو دليلنا پیغمبری خواب بو تصدیق قصه قرآنی خوێندەوە. فەرمووی لەم ئاەتی سوورەتی النساء بگرن لە ئاەتی چلا دەفەرمێ خوا بەقەدەر مسقالە زەڕەستەم لە هیچ بەندەیەکی ناکا، هەر کەسێک یەک چاکەی کردبێ چەند قاتی دەکاتەوە و بەقەدەر ئەوەی کە خوا حەزی لێ ئەجری عەزیمی خوا جا دەبێت چی بێ؟ یعنی کەسێک دەچێتە لای پاشایەکی دنیایی بڵێ دەدۆ وەرەقەی بدەنێت جاوە هەر هیچ نییە بۆ ئەو، خوای پەروەردگار ئەجری عەزیم لای ئەو هەر خۆی دەزانێت چەندە. یەک چاکەی بچووک دەکەی خوا ئەوەندە گەورەی دەکات تەوەقوع ناکرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەدیثا دەفەرمێ هەر کەسێک چوە بازار کە دەچێتە بازار پێشەوەی دوکانەکەی بکاتەوە پێشەوەی لە بازار شتەکە بکڕێ کە قاچی خستە بازار و دەڵێت لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. پێغەمبەر دەفەرمێ بەس ئەم زیکرە بکەی لە بازارە خوا 1 ملیۆن چاکە دەخاتە تای تەرازووی چاکەتەوە، 1 ملیۆن گوناهیشت لەسەر ڕەش دەکاتەوە. ئەم حەدیثە ئیمامی ئەلبانی لە صحیحە جامیعی صحیحە ڕیواەتی کردووە بە صحیحی. دەیبرا ئەمە بەکەس نەکرێ، ئەمە بفەزلی خوا نەبێت چییە؟ یەک شەو لە ساڵێکە شەوی قەدر دادەنیشی چەند سعاتێکە شەو نوێژ و وتار و زیکری خوا دەکەی لە ڕەمەزانە 1000 مانگ 83 ساڵ و ئەوەندە عیبادەتت بەو شەو بۆ دەنووسرێ، خوا ئەجرەکە زیاد دەکات، پاداشتەکە بێسنوورە لای ئەڵڵا بەکردەوەیەکی کەم. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەمجا خوا دەفەرمێ مەلایکەت شەفاعەتیان کرد
پێغەمبەران شەفاعەتیان کرد ئێوەی ئیمانداری شەفاعەتان بۆ دۆست و ناسی و برادەرانتان کرد کەسانێک ماون لە دنیادا هیچ کەس ڕەحمیان پێ ناکا بەس لە ناخەوە منیان خۆشویستووە سەیری دڵت کە بەس خۆشەویستی خوای تیا بچێنە بەس بیرت لای خوا بێ خوا دەفەرمێ کەسانێکن ئێستا لە جەهەنەما ڕۆژێ لە ڕۆژان یەک چاکەیەکیان لە دنیادا نەکردووە بەس خۆیان بە تاک و تەنها ناسیوە خوا دەفەرمێ دەست بە جەهەنەما دەکات دەریان دێنێ ئەوانە فەیەخرج منها قوما لم يعملوا خيرا قط لە هەموو عمریان ناچاکەیەکیان تۆمار نەکردووە بەس خۆیان خۆشویستووە خوا ئەوانەش دەردێنێ وەکو خەڵوزیان لێ هاتووە سوتاون لە جەهەنەما پەنا بەرگرین بەخوا دەیان خاتە ئاوی ژیانەوە لە بینی دەرگای بەهەشتا حەوزێک هەیە ئاوی حیاتی پێ دەڵێن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی چۆن پاقلەتان بینیوە سەرەتا شین دەبێت لەو ئاوەدا ئاوا خەڵوزەکەیان لێ دەبێتەوە جسمیان نوێ دەبێتەوە مەدالیایەکیان لە مل دەکرێت هەموو ئەهلی بەهەشتدایان ناسێ دەڵێن ئەو کەسانن خوا بە ڕەحمی خۆی ڕزگاری کردن و بردنیە بەهەشتەوە یەک کردەوەی چاکیان لە دنیادا نەبووە بیر بکەوە قەت نەچی ئەڵڵا لە یادکەی ئەڵڵا هەمیشە با نەخشی ناو دڵت بێ بەکردەوەکانی خۆشت نەنازی باشیشن نەکرد بێ خوا هەر فریاد دەکەوێ هەر کەسێک خوای لە دنیادا لەبیر بوو بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ دوا کەسێک کە دەچێتە بەهەشتەوە خوا نیشانی داوم بە چنگەکڕێ لەسەر ئەژنۆ لە جەهەنەم دێتە دەرەوە ڕزگاری دەبێ خوای پەروەردگار دای دەنێت لەسەر لێوارەکانی جەهەنەمە ڕووی لە جەهەنەمە دوای چەند ساڵ بەم حاڵەوە دەڵێ خوای گیان یا ڕەبی خوا یەک داواکاریم لێت هەیە بەس ئەمەم بۆ بکە هیچی ترم لە تۆ ناوێ خوا دەفەرمێ بڵێ بەندەکەم دەڵێ خوای بەس ڕووم لە جەهەنەم وەرگێڕە بۆگەنەکەی کوشتمی دیمەنەکانی ترساندمی تو خوایە بەس ڕووم لە جەهەنەم نەبێ ڕووم وەرچەرخێنە خوا دەفەرمێ ڕووی بکەنە بەهەشت دەڵێ خوایە بەس ئەوەم بۆ بکە هیچی ترم ناوێ کاتێک کە سەیری بەهەشت دەکا ئەو هەموو جوانی و خۆشەی بەهەشت دەبینێ دوای چەند ساڵ دەڵێ خوایە گیان یەک پرسیاری ترم هەیە خوا دەفەرمێ بڵێ بەندەکەم دەڵێ خوایە گیان بەس بم بە نزیک دەرگاکانی بەهەشت بۆ خوایە هیچی ترم لە تۆ ناوێ خوا دەفەرمێ ئەی وعدت نەدا تۆ داوای هیچی ترم لێ نەکەی بەس ڕوو لەوە جەهەنەم وەرچەرخێنم وڵە خوای گیان بەخوا سەبرم نەماوە خوایە من بە بەهەشتەوە بەس من بە نزیک دەرگاکانی باش من لەم دوورەوە ئەو خۆشیە دەبینم خۆزگە تۆ زێری نزیک بوومایە خوا دەفەرمی بەنە نزیک دەرگاکانی بەهەشتەوە مەسافەیەکی پێدەچێ و دەڵە خوای گیان سەبرم نەماوە ئەم داواکاریەشم هەیە تو خوا بمخە ئەو دوو دەرگاکەی بەهەشتەوە خوای گەورە دەفەرمێ ئەی بەندەکەم تۆ وعد شکێنی ئەی بەڵێنت بە من نەدا داوای تیشی تر نەکەی دەڵێ خوای گیان زۆر دەپارێتەوە دەی خوا بە ڕەحمی خۆت دەی خوا من داواکاریەکەم سەبرم نەما ئەم هەموو خۆشیان بینی بەس بچمە ئەو دوو دەرگاکەوە بەسمە خوا دەفەرمێ بیخەنە ئەو دوو دەرگای بەهەشتەوە خوا دەفەرمێ داوا بکە چت دەوێت لە بەهەشتا خوای ئەوم دەوێ خوا بۆ خۆشی ڕێنمایی دەکات ئەو کۆشکە ناوێ بەرە وەڵا خوای ئەوەش زۆر جوانە ئەو ڕووبارە ناوێ بەرە وەڵا ئەو خواردن ناوێ بەرە وەڵا خوای گیان ئەوەشم دەوێ خوا دەفەرمێ هەرچی تۆ داوات کردو هەرچی من ڕێنمایم کردی ئەوەندەش و دە ئەوەندەی تریش بۆ تۆ دە ئەوەندەی تریش بڕۆ بەهەشتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەو کەسە ئاخر کەسی جەهەنەمە کە ڕزگاری دەبێ و دوا کەسە کە دەچێتە بەهەشتەوە خوا دەفەرمێ بڕۆ ژوورەوە سەر بە بەهەشتا دەکەڵە خوای گیان پڕ بووە یەک شوێن نەماوە بەخوا جێگەی منی تیا نابێتەوە خوا دەفەرمێ ئەم جا بڕۆ سیر کە جێگەی تۆ هەیە لە بەهەشتا جاری دووەم دێتەوە دەڵێ خوای گەورە یا ڕەبی وەجەدتها مەلئا بەخوا پڕ بووە جێی من نەماوەتەوە جاری سێم دەفەرمێ فەئینە لەکە مثل الدنیا وعەشەرەتە ئەمثالها ڕازی دەبی لەم بەهەشتەدا کە تۆ دەڵێی جێگەی من نەماوەتەوە بەقەدەر ئەم دنیاە هەمووی کە دنیات بینیوە دنیا هەمووی کە ئێمە هەر نەمان بینیوە خەریتەی زەوی بێنە بەرچاوت هەمووی بدرێ بە تۆ دە ئەوەندەی دنیاش لەو بەهەشتەدا بۆ تۆ بەندەکە دەڵێ ئەتەسخەڕ بی وەئەنتە المەلیک خوایە گاڵتەم پێ دەکەی خوایە گاڵتەم پێ دەکەی و پێم ڕادەبوێری کاتێک کە تۆ پاشایانی و منیش عەبدێکی تاوانبارم یعنی من بچمە بەهەشتەوە بەقەدەر دە ئەوەندەی دنیا مڵکم هەبێ لەم بەهەشتەدا من کە دڵم جێگەم نەماوەتەوە گاڵتەم پێ دەکەی خوایە ابن مسعود کە حەدیثەکە دەی ڕیوایەت دەکات فەرمێ فلقد رأيت رسول الله ضحك حتى بدت نواجذه والله بینیم کە پێغەمبەری خوا ئەمەی خوێندەوە فەرمووی ئەوەندە پێکەنی دانەکانی پشتەوەی دەرکەوتن فەرمووی خوایە لە سەبر و تەحەمولت ئەو بەندە لەوێ دەڵێ خوایە گاڵتەم پێ دەکەی خوا دەفەرمێ نا من گاڵتە بە کەس ناکەم بڕۆ دە ئەوەندەی ئەم سەرزەوێ لە بەهەشتا بۆ تۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ذلك أدنى أهل الجنة منزلا ئەوە کەسێکە لە هەموو کەسی ئەم سەرزەویە و لە ئیمانداران لە بەهەشتا پلەی کەمترە
يعني کەسێک ئاخر کەسی بەهەشتیە کە لە دۆزەخ بەهۆی ئیمانەوە ڕزگاری دەبێ ئەو کەسەیە بەقەدەر 10 جاری ئەم سەرزەویە مڵک و ماڵی هەیە لە بەهەشتا دەیخوایە ئێمە داوای فردەوس لێ دەکەین بە بەشەکەمەکە ڕازی نابین بەویستی خوای پەروەردگار ئەمانە هەموو کە بۆتان دەخوێنمەوە فرمودەیەکی متفق عليه ئیمامی بوخاری بە ژمارە فرمودەی 6571 ئیمامی مسلمیش بە ژمارە فرمودەی 186 لە صەحیحەینا ڕیوایەتیان کردووە يعني هیچ قسەیەکیان لەسەر نییە و فرمودەی خوا و پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ڕێگەی هەشتەمی چوونە بە هەشتە و بەکردنە پێغەمبەری خوا دەفەرمێ ما من عبد يذنب ذنبا ئەمانە چوونە دۆزەخ جەهەنەمیش بۆ ئازاردان نییە جەهەنەم بۆ پاکردنەوەیە يعني هەر کەسێک لەم سەرزەویەدا ئەهلی ئیمان بێ خوای بە تاک و تەنها ناسی بێ بڕوای بە محەممەدی مستەفا هەبێ حتى تەنانەت ئەگەر ڕۆژێ یەک چاکەشی نەکرد بێ دەچێتە جەهەنەم خوای گەورە پاشی دەکاتەوە دەی ئێمە نامانەوێت بچینە جەهەنەم دەمانێت ڕاستەوە خۆ بڕۆین بۆ بەهەشت خوا دەرگای عشقەشمان نیشان دەدا دەفەرمێ ئەگەر ناتەوێت بچینە جەهەنەم خراپەشت زۆر کردووەرە لە دنیادا تەوبە بکە سەروەرمان فەرموویەتی ما من عبد يذنب ذنبا هەر کەسێک گوناهێک بکە فيحسن الطهور دەستنوێژێکی پوخت و خاوێن هەڵگرێ ثم يقوم فيصلي ركعتين دور كاد نويشبكا ثم يستغفر الله كالسلام دوير كان نويجكي دايا وداوي لي خوش بون لخوابك بدا خوا شر مزارم يا ربي خوا لي خوش با الا غفر الله له ضنيا بخوالي خوش دبي ضنيا بخوالي خوش دبي نڵی الشيطان گومان بخاتە دڵتەوە بڵێ بەخوا زەحمە خواردی خۆش بێ إلا غفر الله له فەرمودەی پێغەمبەرە مژدەکەک ئەوەندە گەورەیە پێغەمبەری خوا ئەم قسەی خۆی پشڕاست کردەوە بە ئاەتی قورئان خوا دەفەرمێ والذین إذا فعلوا فاحشة هەر کەسێک گوناهێکی گەورە و تاوانێکی کرد ئەو ظەلەموا ئەنفوسەهم خراپەی بەرامبەر نەفسی خۆی کرد ذەکەروا الله ئەو کەسانە ذیکری خۆیان کرد یادی خوای کردەوە وەکتی خوا هەیە عقوبەم دەدا فاستغفروا لذنوبهم ومن يغفر الذنوب إلا الله تخواي جان لم خوش با جاغيري تو چه لغناه باران خوش با ولم يصروا على ما فعلوا وهم يعلمون نشو وسر غناهك وازي هنا ولا بريكي سبيل سر خوي هلدايوا ايو كسيك يستال متارداي ايو كسيك دوات الجوي بيستي ام متارد بي اما فرمودي خوايا حج غناهك تكردوا چند گوره به لنيواني خوت و خلقا لنيواني خوت و خوادا یادی خواب کەەوە بڵێ خوایە تەوبە بێ جا چه هەیە لێم خۆش بێ غەیری تۆ یا ئەڵڵا پەنای بۆ بەرم بۆ کەسی مەژێڕەوە پەردەیەکی بەسەرادا و بیمرێنە بیخەنا و خەبرەکەتەوە خوا دەفەرمێ ئولائیکە جەزاؤهم هەر کەسێ ئەمە بکات دوو پاداشتی هەیە پاداشتەکەی لای خوا ئەوەیە مەغفیرەة من ربهم لە گوناهەکەی خۆش دەبم گوناهەکەت پادەکاتەوە دووەمیشیان وجنات تجري من تحتها الأنهار خالدين فيها ونعم أجر العاملين بەهەشتیشی دەدەمێ هەر کەسێ ئاوا تەوبە بکا و لە خوا پاڕێتەوە بڵێ خوایە لێم خۆش بە لاپەڕەکانی ڕابردووی پادەبنەوە با لە داهاتوودا وریا بێ پیس نەبێتەوە یەکەم خوا لە گوناهەکانی ڕابردووی خۆش دەبێت دووەم لە قیامەتا بەهەشتی دەداتێ ونعم أجر العاملين يعني تەوبە بۆ خۆی عەمەلە کەسێک چاکەی زۆری کردووە کەسێکیش گوناهی زۆری کردووە ئەو کەسەی تەوبە دەکا بەقەدەر چاکەکارەکە خوا ئەجری دەداتەوە ئەوە عەمەلی کردووە تەوبە بۆ خۆی کاردی چاکەیە خوا ئەوەندە تەوبەکارانی خۆش دەوێت گەنجێکی و هەڵەت کردووە مەویزمە بە لە ڕەحمەتی خوا بەڕێزان ئێمە زۆرجار ئیسلام بە میسالی نیشانی خەڵک دەدەین ئەڵێن کاکە ئێستا دنیا پڕە لە جامیعە ئەو هەموو کڕۆکس و هینا ئەو ماچی کردووە لە فەیسبووکا کردەوەیەکی ناشەرعی کردووە لە زمانی پێغەمبەریش ئەمانە ڕوویان داوە ئیسلام کۆمەڵگایەکی میسالی داوا نەکردووە کۆمەڵگایەکی داوا کردووە دروست کردووە کە کۆمەڵگەی مەدەنیە مرۆڤی تێدا نەک فریشتە گوناهیش دەکا بەڵام گرنگەوەی نەبێتە شەیطان گرنگەوەیە کە پیس بۆ خۆی پشووە ئیسلام داوای لێ نەکردوین پیس نەبین بەڵام داوای لێ کردوین بۆ گەن نەبین گەنجێک دێتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و سلم لە کام شارە لە شاری مەدینە لە کام سەردەمەدا لەو سەردەمەدا جوبریل ڕۆژانە لە ئاسمانەوە دێ وەحی خوا بۆ سەر زەوی دێنێت چ سەردەمێکی بەختەوەریە لە شارێکە کە محەممەدی مستەفا صلی الله علیه و سلم تیاتی لەناو سەحابەکانە لە سەردەمی بەختەوەریدا گەنجێک دێت و دەڵێ ئینی عالەجت امرأة في أقصى المدينة ئەی پێغەمبەری خوا لەو سەری شاری مەدینە لەگەڵ کچێکە پەیوەندیم هەبوو وەڵڵی تووشی خراپە بووم لەگەڵیدا لە ناوم شاری مەدینەدا ئەمە ڕووی داوە ئێستا تۆ دەتەوێت لە سەدەی 21 شتێکی وانە بیستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەفرەتی لە کەس نەکرد ئەی پێغەمبەری خوا بەریەککەوتنم لەگەڵی بوو بەخوا دەمم خستە دەمیەوە وەڵڵی ماچم کرد دەستم بۆ جەستەی برد بەخۆمەوە کوشی دون أن أمسها ما دون أن أمسها بلام زينام لقن الله كردوا پردم لا ندعوا
فأنا هذا ئێستا پێغەمبەری خوا بیرم کردوێتەوە شەرمەزارم کچێک هاودینی خۆم هاو نیشتیمانی خۆم هاو زمانی خۆم شەرەف و ناموسی خەڵک بوو ئەی خۆیان کە خەڵک بەرامبەر بە من و خوشکەکانم شتی وای بکردایە چیم دەکرد پێغەمبەری خوا بیرم کردوێتەوە هاتوومە بەردەستت فەقضی فیە ما شئت چم لێ دەکەی لێم بکە هاتوومە دادگای شەرعی خوا و پاکم کەوە پێغەمبەری خوا نەیفەرموو نەعلەت لێ بە بڕۆ لاشۆ لەبەر چاوم هیچ قسەیەکی لەوانە پێ نەوت بەڵکو سەری داخست فەرمووی چاوەڕێ دەکەین بزانین خوا چی دەفەرمێ ئێمە نابێ بڕیار لە جیاتی خوا بدەین ها پێغەمبەری خوا صلی الله علیه و یەکسەر نەچوو لە جیاتی خوا بڕیاری بۆ بدا ئێمە چەند بە پەلین لە جیاتی خوا بڕیار بەسەر بەندەکانە ئادەین بەو گەورەی خۆیەوە پێغەمبەری خوا چاوەڕێی کرد خوا چی دەفەرمێ پێغەمبەری خوا عەرەقی دەردا وەختەکە سارد بوو عەرەقی دەردا سەحابە زانیان پێغەمبەری خوا وەحی بۆ دێ وحی بۆ هاتە خوارەوە لە قورسایی وحیەکە لە چلەی زستانە پێغەمبەر عەرەقی دەکردەوە کە جوبریل لەهات بۆ لای چاوی کردەوە و زەردەخەنە گرتی و ڕووی کردە گەنجەکە و فەرمووی خوا پێت دەفەرمێ وأقم الصلاة طرفي النهار وزلفا من الليل إن الحسنات يذهبن السيئات ذلك ذكرى للذاكرين آياتي 114 سورة هود هذا خوارەوە لە بەیانیاندا نوێژی بەیانی و نیوەڕۆ و عەسر بکە لە کۆتاییشدا لە ئێوارەدا نوێژی مەغریب و عیشا بکە چاکەکان خراپەکان لا دەبەن خوا لێت خۆش دەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمووی بڕۆ پەنا بەرە بۆ مزگەوت دەستنوێژ هەڵبگرە و نوێژە فەرزەکانت بکە و پابەندی نوێژە فەرزەکان بکە خوا لەو ڕابردوت خۆش دەبێ گەنجەکە سەحابەیەک فەرمووی هذا له خاصة ئەی پێغەمبەری خوا ئەم حکمە بەس بۆ ئەم گەنجەیە خوا لەبەر خاتی ئەو ئەم ئاەتەیدا بەزاند و بەس بۆ ئەوە فەرمووی بەل للناس کافة فەرمووی بۆ هەموو خەڵکی هەتا قیامەت هەر کەسێ تووشی گوناهێکی ئاوا بوو جا سەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەشت و فەرمێ تۆ ناوت چییە حەدیسەکە ناوەکەی تۆمار نەکردووە ئێمە بە پەلەی نەگەر هەواڵێکی وا بڵاو بکرێتەوە کوڕۆک و کچێک وێنەیەکیان بڵاو بکرێت خۆ بزانەوە ناوی چییە ئەمە کوڕی چییە خەڵکی چییە پێغەمبەر نەیفەرموو ناوت چییە نەیفەرموو کچەکە کچی چییە بوو کچەکە ناوی چ بوو لە چ ماڵێک بوو ئەها ئەو بابەتانە بمرێنە تۆ بەس ڕێنمایی چاکەی بکە بڵێ بە هیلاکە نەچووی هێشتا پیس بووی بەڵام وەرە بە ئاوی تەوبە خۆت بشۆ ئاوی تەوبەکە وەرە بۆ مزگەوت نوێژە فەرزەکانت بکە فەرمووی هەتا قیامەت ئەم دەرگای تەوبەیەدا ناکرێ قەتڵت کردووە پەنا بەخوا گەورەترین تاوان دەدوای شەریک بۆ خوا قەراردان کوشتنی ئینسانێکی بە ناحەقا هێشتا لە بەهەشتی خوا تۆ مەحروم نابی ئەگە بێیتەوە بکەی هێشتا مەحروم نابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بوخاریدا و لە موسلیمدا حەدیسەکە متفق عەلەیه هاتووە دەفەرمێ کابرایەکە بوو لە زمانی پێشوودا 99 کەسی کوشت بوو قاتڵ ئەممان قاتڵ جەلاد بێڕەحم 99 کەسی کوشت بوو آخری تەمەنی بوو بیری کردەوەتی زۆرم خەڵک خوێن ڕشت و کوشتم تۆ بڵی خوا لێم خۆش بێ وتیان بڕۆ بۆ لای فڵان کەس زۆر پیاوێکی چاکە چوو بۆ لای کابرایەک بوو لە گۆشەیەک خەریکی عیبادەت بوو سنێ و چاوانی بەبەر ماڵەکە و ڕۆیشت بۆ ئەوەندە عیبادەتی خوا کردبوو وتی کاکە هاتووم پرسیارێکم هەیە وتی بڵێ وتی 99 کەسم کوشتووە تۆ بڵێ خوا لێم خۆش بێت تەوبەم بووە هەبێ کابرا مۆڕەیەکی لێ کرد وتی بڕۆ دەرەوە با بخوا بەهۆی تۆ من نەسووتێنە چۆن خوا لە تۆ خۆش دەبێ وتی یعنی لێم خۆش نابێ وتی نەوەڵا وتی شەبێ تۆش بکوژ مەڵاویشی کوشت وتی با بێتە سەتی ڕێک ها زۆر خەتەرە ڕوو لە کەسێک کەی بۆ خۆی عابیدە بۆ خۆی چاک عیبادەتی خوا دەکات بەڵام خوای نەناسیوە عیبادەتی خوای کردو خوای نەناسیوە خوا چەند بەڕەحمە کردی بە سەت و ئەمجا دیسان جارشکە پەشیمان بۆەوە وتی تۆ بڵێ خوا لێم خۆش بێ لە کەسێکی بەڕێزی وەکو جەنابتانی پرسی کە ئەهلی خواناسی بوو خوای باش دەناسی وتی کاکە بچۆ بۆ لای فڵان عالمێک لە فڵان شوێنایە چوو بۆ لای وتی قوربان مامۆستا هاتووم والله 99 کوشت بوو کابرایەکیش پەستی کردم عابید بوو وەڵڵا عابیدەکەشم کوشت 100 کوشتووە ئێستا تۆ بڵێ ئەگەر ڕوو بکەمە خوا عەفوم کە بمباتە بەهەشتەوە فەرمووی بەڵێ وتی چۆن وتی ئارە وەڵڵا خوا لێت خۆش دەبێ ومن يحول بينه وبين التوبة کاکە چێ هەیە بینی تۆ و تەوبە داخا غەیری ئەڵڵا دەرگای تەوبە کلیلەکەی بەخوایە چۆن بە کەس دادەخرێ ئەها هەر کەسێک دایمە ڕێگەی بەهەشت بۆ خەڵک ئاسان کە نیشانەوەی زانایە هەر کەسێ دایمە قاوقیش بەسەر خەڵکا بکە بڵێ خەڵکینە خوا غەزەبتان لێ دەگرێت نیشانەوە ڕاستە بە خۆی پیاوی باشە بەڵام لە دینی خوا حاڵی نەبووە بڕۆ بۆ لای عالم و ئەو کەسانی دایمە موژدەی خۆشیان بۆ خەڵک پێیە وتی وەڵڵاهی خوا لێت خۆش دەبێت پیرۆزبای ئەم تەوبەیە لێ دەکەم یا ڕەبی مبارەکت بێ بەڵام یەک نەسیحەتت دەکەم وتی مامۆستا فەرموو لە خزمەتام وتی ئەم خاکە زۆرت خراپە تێدا کردووە 100 کەست کوشتووە کەس و کاریان هەیە ڕەن بێ بتکوژنەوە تۆ جارشکە دەستکەوەی شەش کوژیەوانێ وەرە ئەم خاکە بەجێ بێڵە سەری خۆت هەڵگرە ئەرزی خوا فراوانە لە فڵان شار و گوندا کۆمەڵ خەڵکێکی ساڵح و کاسب و دینداری تێدان ئەهلی خوان بڕۆ بۆ لای ئەوان بڕۆ لەوێ ئاخری تەمەنت خەریکی خواپەرستی و کاسبی حەڵاڵ بە وتی وەڵا بە قسەت دەکەم ڕۆیش سوبحان الله گەیشتە ناوەڕاستی ڕێگا لە خراپەکارەکانەوە بۆ چاککارەکان لە ناوەڕاستی ڕێگادا ئەجەلی هات
مەلەک المەوت ڕۆحی کێشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی وەڵڵاهی فریشتەی ڕەحمەت چوونە سەری وتیان ڕوحەکەی دەبەین بۆ بەهەشت جاء تائبا مقبلا بقلبه الى الله تعالى راست يك دوي شاكي تاستانه كدو بلام دلي پر له خوشويستي خوا بدل برو خوا هاتوا روحك ابين بو اعلى عليين بو بهشتي خوا ملائكتي دوزخ چون بولاوتيان انه لم يعمل خيرا قد بخوانا يظن ببن بو بهش اي بين بو اسفل سافلين بو جهنم چونك يك دوي شاكي نكدو تاستا خوي گوره فرموي فرشته كي نال لسشقلي ادمين بيبل بحكم لبينياندا فرشتكوتي وازي لبينن بینەکە بپێون لە بینی شاری خراپەکارەکان بۆ چاکەکارەکان بزان لە کامیان نزیکترە سەروەر فەرمووی فكان إلى القرية الصالحة أقرب بالشبر يك بالزيات بلاي شاككان رويش بو يك بالزيات رويش تبو بولاوا للروايات شماي مسلمة دفرمه فنأى بصدره نحوها بخوا بستكش نرويش بو قاتي جولات جيگير بو سنگي هاويش لو بروا بس سنگي توزي شو بو بيشوا بس سنگي يعني چند سامتينك بلاي چاككارەکان دا زيات رويش بو خوا فرمووی لێی خۆش بوو ڕوحەکەی بەرنە بەهەشتەوە دەرگای ڕەحمەتی خوا دا ناخرێ لەسەر هیچ کەسێک ئەگەر غەرق بووی لە تاوانە ئیلا بەهەشت بۆ تۆش هەیە ئیلا تۆش دەچیتە بەهەشتەوە دەرگاکە لەسەر خۆت دامەخە کۆتایی وتارەکەم بە بەسەرهاتێک دێنم کە پیاوێکی کورد لێ ڕووداوە ئیبن قودامە مەقدیسی زانێ بەناوبانگی ئیسلام کتێبێکی هەیە ئەتەوابین تۆبەکاران ئەم بەسەرهاتە با گوێ بگرین با دڵمان خۆشکە با بزانین کە خوا چەند خۆشحاڵە بەگەڕانەوەمان لە کۆتایی ڕەمەزانیشا بۆ لای خوای پەروەردگار ابن قدامە مەقدیسی دەفەرمێ کاتی خۆی پیاوێکە بووە ناوی عەکبەر بووە لە قەومی کورد بووە ئاوا باسی دەکات لە کوردەکان زۆر ئازان زۆر شەجیع و بەغیرەتن بەڵام بەداخەوە ئەم پیاوە ئەم عەکبەرە ئەم گەنجە گەنجەتی حتا نزیکی پیربوونی لە چەتەیدا بەسەر برد کەسێک بوو بەدەستی خۆی زۆر ئازا بوو بەڵام ئازایەتەکەی لە چەتە و ڕێگریدا بەسەر دەبرد تیمێک و مەفرەزەیەکی هەبوو لە هەر شوێنێک بیان وتای مەفرەزەکەی عەکبەری کوردی هەیە کاروانچی نەیەتوانی پێدا بڕوا مناڵ لەناو بێشکەیە کە تۆزە فامی دەکردەوە دایک و دەیگوت بێدەنگ بە عەکبەر بە ئێرەدا دێ لە ترسانە ژیر دەبەوە چونکە ڕەحمیش لە دڵیان نەبوو ئەم ئینسانە ساڵانێک ژیانی لەسەر ئەمە بەسەر برد ڕۆژێکیان بینیان کابرایەکی وەکو جەنەبتان چوو بۆ حەج و عومرە بینی کابرایەک وار بە دیواری کەعبەوە دەستی بە کەعبەوە گرتووە و هاوار دەکا و دەگریا خوایە پەنام بۆ هێنایی خوایە ڕووم نایە سەر بە ماڵی کەسەوە نێم ڕووم کردە ماڵەکەت خوایە لێم خۆش بە چووتی کاکە گیان بۆ وا دەگری وتی برام وازم لێ بێنە لێوانی خۆم و خوایە زۆر لێی وردبەوە وتی ئەگە پرسیارە بکەم پێم دەڵێ وتی پرسیاری چی تخوا وازم لێ بێنە من جارە زۆر گونەهبارم و خەریکی داوای لێ خۆشبوونم لە خوا وتی ئەرە تۆ عەکبەری کوردینی وتی وازم لێ بێ وتی بەخاوەنی ئەم کەعبە کە ئەڵڵایە سوێندت دەدەم تۆ عەکبەری کوردینی وتی بە شتێک سوێن دەدام ناتوانم هیچ بڵێم بەرە وەڵڵا من عەکبەری کوردیم وتی ئەی هاوار عەکبەری چەتە و ڕێگر و پیا و کوژ ئەم گریان و پاڕانەوەش لە پەنا کەعبەی ماڵی خوادا بەڕێزم ئەگەر چەند خراپەت کرد بێ پەنا بۆ کەعبە بەرە بڕۆ بۆ عومرەیەک ئەگەر دەست نەدەگەیشتێ وەرە ئەم مزگەوتانەی ماڵی خوا نوێنەری مەککە و مەدینەن لەسەر زەویدا ئەمە نوێنەری کەعبەیە ئەم مزگەوتانە لەسەر زەویدا وەرە ماڵی خوا وەڵە بڵێ خوایە خۆم خستە ماڵەکەتەوە کابرایەکی دەسەڵاتدار و پیاوێکی بەڕێزی وەکو جەنابتان تاوانبارێک ڕوو کاتە ماڵەکەی دەڵێت دەرگام هەیە شەبێ لە دەرگای خۆمدا هیچ لێ ناکەم پەنات دەدەم بڵێ خوایە من خۆم خستە ماڵەکەی تۆ لە پەنا ماڵی تۆدام خۆم خستە ماڵەکەتەوە ڕەحمم پێ بکەی کابرا زۆر خۆشحاڵ بوو کە عەکبەر تۆبەی کردووە ڕای کرد بۆ ماڵی عالمێکی گەورە زانە ئەوەلی زەمان ناوی بشری حافی بوو وتی قوربان موژدە بێ عەکبەری کوردی تەوبەی کردووە وتی چۆن وتی بەرە وەڵا لە پەنا کەعبەدایە وا دەگری و دەپاڕێتەوە لە خوا چوو دەستی کردە ملی وتی براکەم یەخوا بەخێر بێ بۆ ڕێزی تەوبەکاران قەسەم بەخوا ئێمەی وتاربێژانی مینبەری مزگەوت هەموو جومعەیەک لە وتارە لە دڵی خۆمانە لە شەو نوێژی شەوانە دوعامان کردو خوایە عەکبەری کوردی هیدایەت بدەی تەوبە بکە ئۆخەی دوعاکەمان ژیرا بوو هاتی ڕێزی چاکەکارانەوە ئەگەر خزمێکت ناسیاوێکت کەسێکت ناو نیشتیمانیەکت خراپەکار بوو مەڵێ خوایە لە ناوی بەری بڵێ یا ڕەبی خوایە هیدایەت بدەی سوود لە چاکەکانی وەرگرین وتی عەکبەر تۆ ئەگەر موسڵمان بووی و هاتوویە ڕیزی ئیمانداران و تۆبەکارانەوە بەخوا تۆ پێسێکی زۆر ئازای سوودی زۆرت بۆ موسڵمانان دەبێ یا ڕەبی بەخێر بێ براکەم ماچی کردو لە پەنا کەعبە لەگەڵ بشری حافیدا زانا و خواناس و وەلی زەمان دانیشت وتی براکەم عەکبەری کوردی دەتکرێت پێم بڵێ هۆکاری تەوبەکردنی تۆ لە دوای ئەو هەموو خراپەکاریەت چی بوو وتی یا شێخ بشری حافی ڕۆژێکیان هاوین بوو لە پەنا دارێکە ئیسلاحەتم کردبوو مەفرەزەکەم چاوەڕێی ڕوودکردنەوەی کاروانێک بوون لەو کاتەدا وەختی ئەوە بوو ئەم کاتانە بوو خورما بگا گەرمە هاتبوو
فەریکە خورما پێگەیشتە بوو بینیم چۆلەکە یەک جیکەجیکێتی بەسەرمەوە دارەکەی سەرسەری من خورمای تەڕی پێوە بوو دەنجە خورمای لێ کردەوە پێم سەیری بوو چۆلەکە خورما ناخوا بردی خستێ دارێکی وشک هەبوو لەو بەرەوە خستێ ناو کلۆرە دارەکەەوە هاتەوە دیسان چۆوە سەرنجی ڕاکێشام خوا ئەم چۆلەکەی ئەم خورمایە بۆ دەبا خواگە بەچکەی هەبێ خورما ناخۆن هەستان بە دارەکە هەڵگەڕام چوومە سەر دارە وشکەکە کە کلۆرەدارێکی گەورە بوو خوای گیان چی ببینم مارێکی ئەستوری ڕەشی تێدایە هەموو جا کە چۆلەکە کە دێ بۆ لای جیکەجیکێک دەکا و باڵەکانی ڕادەوەشێنێ ئەویش دەمە گەورەکەی دەکاتەوە و چۆلەکەکە خورماکە دەخاتە ناو دەمی مارەکەەوە ئەی چۆن نایخواسەی دەکەم مارەکە نابینایە و چاوەکانی نەماون چاوی شوێر بووە ئەوەم بینی یەک موچورکە لە تەپڵی سرم هات و لە بەری پێم دەرچوو چۆلەکە و مار چەند دوژمنی یەکن ئەم مارە پەشی کەوتووە و ڕزقی خۆی پێ پەیدا ناکرێت بە چۆلەکەیە کاکە لە هەموو شوێنە خۆی لە مار دەپارێزێ ڕزقەکەی بۆ دەنێر و دەیخاتە دەمیەوە وتم خوایە من چەند تاوانبار و ڕوڕەشم چەند ساڵەوەم دەزانی ئەگە بە دزی و ڕێگری نەبێ نانی من و منداڵەکانم نادەی وەڵڵاهی لەم دەقەیەوە خراپە ناکەمەوە هاتم عەرەقم کردبەوە خۆڵم دەکرد بەسەری خۆمە وتیان بۆ وا دەکەی وتم وەرن بە چاوی خۆتان دیمەنێک ببینن ئەوانەی کە لەگەڵ مابوون بینیان بەڕاستی وەزعیان تێکچوو وتیان وەڵڵاهی ڕاست دەکەی چی بکەین وتم با تەوبە بکەین و بگەڕێنەوە بۆ لای خوا باڕۆ بکەینە ئەڵڵا خوا ئەم دیمەنەی نیشاندەم بۆی تەوبە بکەم تەوبەمان کرد ماڵی کاروانەکەمان دایەوە گەڕین شێمان دەناسیێوانەوە ماڵمان خواردبوو بە دوو ڕێگا یان پارەکەمان دەدایەوە یان گرنی ئازادەکردین و لێمان خۆش دەبوو وتم براینە ئێمە چەند ساڵێکی زۆرە بۆ خراپە بەیەکەوە خوا بۆ عیبادەتی خۆش بەیەکەوە بین وەرن با بچین بۆ کەعبە بەرەو مەکە هاتین بەیانێکیان لە ڕێگادا خۆمان کرد بەدەیەکە نزیکی بەرە بەیان بوو پیرێژنێک لەسەر بانیژەیەک دانیشتە بوو لەو سەری دێکەوە بانگی کردین کاروان چی عەکبەری کوردیتان لە نێواندایە وتیان چۆن دەیناسی وتی تخوا لە ناوتاندایە ناوتم بەڵێ لە ناوماندایە وتی بۆم بانکەن ئیشێکی زەڕورم پێیەتی چوومە لای وتم دایە گیان من عەکبەری کوردیم من نە جەنابتم بینیوە نە قەت ڕێم کەوتۆتە ئەم دێ نە باوەڕ دەکەم تۆش منت بینی بێت چۆن دەزانی منم چۆن زانیت ئێمە ئەم کاروانە منی تێدام دەستی کرد بە گریان وتی ڕۆڵە گیان ئەم پیرێژنای کە وەکو دای کردووە یەک تاقە کوڕم هەبوو لە دنیادا کە باوشی مر بە بێوەژنی بەخێوم کرد و زۆر ناڕەحەت بووم لەگەڵیدا گەنجێکی ساڵح و بۆ خواس و حاو بوو پارەیەکی زۆری کۆ کردبەوە لە باوشی شێوە بۆی بەجێما بۆ خۆشی کەسابەتی حەڵالی کردبوو لەسەر و حەدی ئەوەدا بووین کە ژنی بۆ مارەکەین و بێتە خاوەنی ماڵ جەڵدەیەک لێیدا و بەلا داهاتوو لە کتوب کوڕەکەم مرد ئەوەندە گریاوم سۆمەی چاوم داهاتووە بە حاڵ بەرپێی خۆم دەبینم لە بەرگریان شەوی ڕابردوو پێغەمبەری خوام صلی الله علیه وسلم لە خەوا بینی داوام لێ کرد ئەی پێغەمبەری خوا زۆر پەشێوم حاڵم فەرمووی هاتووم دڵت بدەمەوە کوڕەکەی تۆ زۆر ساڵح و خواناز بوو بە ئومێدی خوا جێگەی بەهەشتە تۆش هەوڵ بدە لە بەهەشتا پێش شاد بیەوە ئەوەندە خۆت ناڕەحەت مەکە و سەبووری خۆت بدە وتم ئەی پێغەمبەری خوا ڕێنمایم بکە جلێکی یەکجا زۆر جوانی لەبەرا ماوە بەجێ ماوە هەر لەبەر نەکراوە ئەو زەمانە جلوبەرگی تازە کەم بووە پارە و زێڕێکی زۆریشی لە دوا بەجێ ماوە چی لێ بکەم لەمە من پیرێژنەیەکی بێکەس چی لێ بکەم لەم هەمووە فەرمووی بیدە بێشێک لە خۆشەویستانی خوا و پێغەمبەری خوا وتم ئەی پێغەمبەری خوا ئەو خۆشەویستەی خۆ پێغەمبەری خوا چێیە فەرمووی کابرایە کە ناوی عەکبەری کوردیە وتم ئەی پێغەمبەری خوا من ناتوانم بیدۆزمەوە لەکوێ ئەو پیاوە فەرمووی لێی گەڕێ بەیانی ڕۆژی داهاتوو لە دەمە و بەیانە چاوەڕێی بکە کاروانێک بەلاتا تێپەڕ دەبێت بانگیان بکە ئەو جوابت دەداتەوە ئەو کەسە خۆشەویستی خۆ و پێغەمبەری خوایە دەڵێ کە ئەوەی پێوتم وتم خوایە گیان خەجاڵەتم منێک کە ئێستا بەرەو تەوبە دەڕۆم هێستا هیچی چاکم نەکردووە پێغەمبەری هەمیشە ڕوح زیندوو ئاگاداری حاڵم بێ و خوا ئاگاداری کردبێ خوایە گیان مەمنونتم دەستم کرد بە گریان و دەستی پیرێژنم ماچ کرد پارەکەمان لێ وەرگرت و بەسەر هەژارانە تەوزیعمان کرد و منیش سوودمان بووم لێی ئەمجا زانیم وتم خوایە گیان من واسم لە حەرام هێنا لەبەر تۆ بە حەڵاڵ بۆت نادەم ئەیوە کەسێ وا دەزانی ئەگەر لە معاملە و کڕین و فرۆشتن و دوکان و بازاڕەکە تا غەژ نەکەی باز نانن نابێ دڵنیا بە تۆ لەبەر خواتەوە بە بکە خوا بە حەڵاڵی بۆت دێنێ دەڵێ ئێستا هاتووم لە پەنا کەعبەدا داوای لێخۆشبوون لە خوا دەکەم بەهەش بۆ هەموومانە بەهەش بۆ هەموو ئومەتی پێغەمبەرە ئیلا مەگەر کەسێ خۆی بڵێ نامەوێ دەی یا ڕەبی خوایە لە ئەهلی بەهەش حسابمان کەی یا ڕەبی خوایە لە بەهەش حسابمان کەی خوایە بەکردەوەکانی خۆمانمان لەگەڵ نەکەی بە ڕەحمی خۆت داخڵی بەهەشتمان کەی داوای بەهەشت لێ دەکەین و پێمان بەخشی یا ڕەبی خوایە سەرزەویشمان بۆ بکەی بە بەهەشتەوەیەکی بچکۆلانە ژیانی ئەم سەرزەوێمان بەهەش بێ قیامەتمان بەهەش بێ جێگامان بەهەش بێ
يا أرحم الراحمين طاعة عبادتي أما أنجي رمضان اللي قبول كردبين يا ربي خوايا لم شواتا كاني كدمينه وبرو بيستو حود دروني خوايا شوي قدر ما بنصيب كي لبركتي ليلة القدر بنصيب مانكي وبهر مد مانكي لقناها كان ما خوش بي يا أرحم الراحمين خوايا بآوي توبة لم دنيا باك مانكي تونا مانكي تدوزخ وبدوزخ باك مان نكي توا يا ربي خوايا لدنيا لما خوش بي لقناها كان ما خوش بي شفاي نخوش كان ما مدين يا ربي خوا شفای نەخۆشەکان مام بدەی یا ربی خوا هەر کەسێ پەنای بۆ ماڵەکەی تۆ دەستی بە دەستنوێژی ئیمانداران و دوعای بە حەقی ئیمانداران هێناوە یا ربی خوا شفای نەخۆشەکانیان بدەی یا ربی خوا دڵبەخەمەکان دڵخۆشکەی ئەوانەی حاڵەتی نەفسیان تەواو خوا ڕەحمیان پێ بکەی دڵ و دەرونی ئەو کەسانە خۆشکەی کە دڵیان بەخەمە یا ربی خوا ڕەحم بە تەلەبەکانمان بکەی لە کۆتایی ئیمتیحانەکانی ئامادەی و زان کۆدان یا ربی خوای پەروەردگار ڕەحمیان پێ بکەی یا ربی خوا هەر کەسێ لە ئیمتیحانەکان باش نەبووە دڵ و دەرونی دامەزراوکەی شکست نەناسی و جارشکە هەستێتەوە یا ربی خوا ئەم کوردستانەمان پارێزراوکەی خوای ئەم شار و شارەکانی کوردستانمان ئاوادانترکەی بە عیبادەتی خۆت ماڵەکانی خۆت گەرم و گوڕکەی هەمومان ڕوومان کردە ماڵی تۆ لەسەر ڕێگای بەهەشت خوای بمان خەیتە سەر ڕێگای بەهەشت و ماڵەکانمان ئاوادانکەی کێشەکانی خێزانان حەلکەی بەرەکەت بخێتە ناو خێزانەکانەوە لەگەڵ خێزان و ژن و منداڵماندا داخلی بەهەشتی تۆمانکەی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون